بۆچوونی ئێوە لەم بارەیەوە چییە؟ کۆتایی جەنگ نزیک بووەتەوە؟ بەڵێ ئەوەی کە من بەڕێی من یعنی پێشبینیم کردووە و ئەوەی کە لێکدانەوەی منی لەسەر ئەمینە بەڵێ نزیک بوونەوە بۆ ئاشتی بۆ وەستانی شەڕ هەیە، ینی لە ئێستادا هەوڵەکان زۆر چڕوپڕ بوونەتەوە بۆ وەستاندنی ئەم شەڕە. ئەوەی کە ئەبینین مەسەن لە هەموو لایەکەوە ترامپ چ رووسیا چێ زێلنسکی هەموو مەسەرەن پرۆژە ئەخەنە بەردەست بۆ ئەوەی کە ئاشتی دروست بێت و کۆتایی بە شەڕ بهێنرێت. ئەوەی کە هۆکاری ئەوەی کە بۆچی لە ئێستادا کە ئەم شەڕە دەبێت ڕابگیرێت ئیتر ئاشتی لە ئەوروپا ئەوانە بەرقەرار بێت بەرژەوەندیەکانی هەموو لایەکیانە، بە تایبەتی رووسیا و ئەمریکا. بەرژەوەندیەکانی رووسیا و ئەمریکا وا ئەخوازێت لەم کاتەدا لەم سەردەمەی ئێستادا ئیتر شەڕ کۆتایی پێبێنرێت. چۆنە ئەو بەرژەوەندیانە بە تایبەتی کە ئێستا قوتبێکی تر لە ناو کۆمەلگای جیهانیا هەیە، بڵێن لە ناو کۆمەلگەی بەشەریا ئێستا قوتبی چینیە. دەیەوێت ئەمریکا دەیەوێت بەرامبەر بەرامبەر بە چین بکات لە جیاتی ئەوەی کە لەگەڵ چەند لایەنێکی تر وەکو رووسیا و چەند لایەنێکی تر بکات. دەیەوێت مەسەلەن ئەمڕۆ چین یەکەمین منافیسی ئەمریکایە لە داگیرکردنی بازار، ینی لە دابشکردنی جیهاندا لە ڕووی ئابوووریەوە لە ڕووینەوە خەریکە چین پێش ئەمریکاش دەکەوێت. ینی ئەمریکا دەبێت هەموو هەوڵێک بات، هەموو توانایەکی بخاتە کار بۆ ئەوەی کە لە بەرامبەر چینان نەدۆڕێت. بە نمونە مەسەرەن ئەمڕۆ زۆر پێویستی بە کانزا و وزەکان وزەی رووسیا هەیە لە جیاتی ئەوەی کە لە چین وەریگرێت یاخود لە چین ئیسفادە بکات، دەیەوێت لە کانزا و وزەی رووسیا ئیسفادە بکات، هەروەک چۆن پێشتر هەوڵی داگ لە کانزا و وزەی لە ئەفریقا بەدەستبێنێت، بەڵام بە ئەندازەی پێویست نەیتوانێت ئەوە بەدەستبێنێت. ئەمڕۆ ئەگەر ئەوە بکات لەگەڵ رووسیا ئەو احتیاجاتانی تەواو بێت، ئەو کاتە لە بەرامبەر چینە دەتوانێت ڕابوەستێتەوە